ئەو کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تر هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، کۆی زەوی کە تا ئێستا یەکەمین سەیارەی ناسراوە کە ژیان تێدا بوونی هەیە لە بەردەم ئاڵوگۆڕێکی هەرێمی گەورەدایە کە هەڕەشە لەسەر دانیشتوان یەکات. کۆنفرانسی ئاڵوگۆڕی هەرێمی کە لە 30 مانگی ئۆکتۆبری 2021 هەتا 12 مانگی نوامبری ئەم ساڵ لە شاری گلاسکۆی سکاتلەند بەڕێوەچوو، هەوڵێک بوو بۆ ئەوەی پێش بەکارەساتی مەزن کە هەڕەشە لەسەر کۆی زەویەکە بگرێت. بۆ بوونەوە ئێمە ئەوڕۆ داوامان کردووە لە دکتۆر مەنسووری سۆهرابی، پسپۆڕی بواری ژینگە کە لەم بەرنامەیەدا بەشداری بکات و هیوادارین بتوانین لەسەر ئەو مەسائلەی کە لە کۆنفرانسی ژینگە یا کۆنفرانسی هەرێمی کە لە شاری گلاسکۆی سکاتلەند بەڕێوەچوو بتوانین قسە و باسێکی تێر و تەسەل بکەین. دکتۆر گیان، زۆر سپاس. دکتۆر گیان بەخێر بیت بۆ بەرنامەی دیالۆگ. زۆر سپاس بۆ بەشداریتان لەو بەرنامەیەدا. سڵاو ڕێزم هەیە، سپاس بۆیەوە. دکتۆر، پێش لەوە بچینە سەرباسی کۆنفرانسی گلاسکۆی سکاتلەند کە ئەو ساڵ بەڕێوەچوو نزیکی 2 هەفتەی پێچوو، پێم خۆشە چونکی زۆر لەو کۆنفرانسە باس لە ئەو تەوافقنامە یا ئەو ڕێکەوتنەی پاریس کرا. ئەگەر بکری خاڵە سەرەکیەکانی ڕێکەوتنامەی پاریس بە کورتی باس بکە بۆ ئەوە بینەران ئاگادار بن کە چی لەوێ بڕیاریان لەسەردا یا ڕێکەوتن کە بزانین لەم کۆنفرانسەی ئەم جارە کە لە سکاتلەند بەڕێوەچوو تا چه ئاسێک چوونەتە پێشەوە. من پێویستە بەر لەوەی کە بسمە سەرباسی کۆنفرانسی پاریس مێژوویەک لە کۆنفرانسەکان باس بکەم کە لەسەر مەسئلەی ژینگە و کەش و هەواجی داوە لە دەهەی هەشتاوە، واتە لە ساڵەکانی 1972 بۆ لاوە دەستەوە کرا کە کۆڕ و کۆبوونەوە ساز بێت. دواتر لە ساڵی 1992 لە ریۆ گەورەترین کۆبوونەوە هەبوو، دواتر لە کیۆتۆ هەبوو، تا گەیشتە ژوهانسبۆرگ لە ئەفریقای جنوبی و دواتر مەسئلەی پاریس. لە هەموو ئەوانەدا بەشەر گەیشت بۆ ئەوەی کە کۆی زەوی خەریکە گۆڕانکاری بەسەردا دێت و ئەو گۆڕانکاریە مەترسی دەخاتە سەر مانەوەی زەوی و ژیانی زەوی و واتە هەتا بڵێن ژیانی مرۆڤیش تووشی مەترسی دەکات. ئەوە وای کرد بوو کە بەشەر بیهەوێ ڕێگا چارە بدۆزێتەوە. بەڵام لە هەموو کۆنفرانسەکاندا بگرە لە کاپی 26 ئیسکاتلەندیشدا ڕێگایەکی کە بتواندرێ ئیجڕایی بێ یا بڵێن ئیلزامی ئیجڕایی هەبێ تا ئێستا نەدۆزراوەتەوە و بوونی نییە. یعنی ئەوەی کە هەیە زۆرتر جەمبەی ئەوەی هەیە دڵخوازانەیە، یعنی ئەو وڵاتانە بە دڵخوازی خۆیان دەتوانن کارێ بکەن کە ئەو قەیرانە کەمتر بکەنەوە. بەڵام لە پاریس چەند نوکتەی ئەساسی هەبوو کە لە کۆنفرانسەکانی پێشتردا وەک مەترسی باسی کرا، بەڵام لە پاریس باس لەوە کرا کە بیان هەوێ پلەی گەرمایی زەمین لە ژێر 2 دەرەجەدا ڕابگرن و بتوانن میزانی CO2 یا دیۆکسیدی کەربۆن لە هەوادا کەم بکەنەوە. و لە ساڵ 2008 بڕیاردرا بوو کە ساڵانە بەری 100 میلیارد دۆلار وڵاتانی زلهێز کۆمەک بکەن بە وڵاتانەی کەوا مشکلیان هەیە و بە قەولێکی گەشەیان نەکردووە یا لە حاڵی گەشەدا هەن بۆی کە بتوانن بەرەنگاری ئەو کێشە گەورەیەی کەش و هەوا ببنەوە. لە کۆنفرانسی پاریسیشدا ئەوە تاکیدی لەسەر کراوە کە دیسان بیان هەوێت ئەو پارەیە ئەو پوڵەی وا هەیە تەرخانی بکەن بۆی کە بە وڵاتان کۆمەک کردێ. بەڵام وەک ڕاستی بێ دوای پاریس کە هەموو ساڵە دانیشتن هەبووە دەرکەوتووە کە بەشەر نەیتوانیوە تا ئەوڕۆ
لەو تەوافقاتی کە ئەنجامیان داوە بیگەێنێتە مەسەر بە ئیجڕایی واتە ڕەوەندێکی کە هەبووە بۆ کەمکردنەوەی پلەی گەرمایی ڕەوەندێکی زۆر نادروست بووە و نانتوانیوە ئەو ڕەوەندە بەرنە پێشێ لەو بەریشەوە ئەو برا پوڵە یاپارەیە کە قرار بوو تەرخان بکردێ بۆ ئەو وڵاتانەی کەوا لە حاڵی گەشەدان یا گەشیان پەیدا نەکردووە ئەویش هەر تەرخان نەکراوە کەواتە دەتوانم دوو خاڵە سەرەکیەکەی پاریس ئەوانە بوو کە باسم کرد بەڵام لە کاپی 26دا هێندێک مەسەلەی دیکە هاتە گۆڕەکە توانین باسی بکەین. زۆر باشە دکتۆر گیان ئێوە ئشارەتان بەوانە کرد بەو مەواردێت کە باسان کرد یعنی ئێمە لە پاریسەوە هەتاکو ئێستا لە ئەو کاتێکە بڕیار درا ئەو کاتە دووش بوو ینی ئێستا گەرماکە تقریبەن لە کاتی پاریسەوە هەتاکو ئێستا زیاتر گەرمتر بووە و ئێمە هەر لەو فاصلەی 2015 هەتاکو ئێستا زۆر ئاڵوگۆڕی هەرێمی ئەبینین ئەوە هیچ کە بەشێکی زۆر لە بەفرەکانی قوتبی شمال خەریکن ئەتاوێنەوە ئەسڵ خەریکن لەبێنەچن لەلایەکی ترەوە هەم وشکساڵی ئەبینین لەلایەکەوە هەم ڕۆچوونی عەرزە بینین و باران و ئەم شتانە هەمووە بینین چ ئێقداماتێک ینی ئەبێ بە پەلەشتی ئەوە بە پەلە بکرێ بووەوە ئەم جارە 10 ساڵ دوای ئەوە یا مەسەلەن بڵێن ئەوەدانە نیشتنجیسان هەر بڕیار بدەنەوە بێەوە هیچ شتێک بکرێت ئەبێت چی بکرێت یعنی شتی سەرەکی چییە من فقط ئیشارەیەکی بچوو بکەم بەوە لە ینی 90% یان بڕیاریاندا هەتاکو 2030 مەسەلەی هەم متان هەم مەسەلەی گازی متان هەم دیۆکسیدی کەربۆنیش بێن نەخوارەوە بەڵام زەلهێزەکان کە بۆ خۆیان ساحیبیوانە هیچ شتێکیان نەکرد ڕێگە چارە چییە بۆ واوا بکرێت دەزانی بەرلەوەی کە بچینە سەر و باسە من پێم خۆشە باس لەوە بکەین کە زەوی بۆ گەرم بووە دەزانی لە دوای ئینقلابی سەنعەتیدا میزانی ئەو گازە گوڵخانەیانە گازانەی کە پێیان دەکرێت گازهای گوڵخانەیی ڕێژەکەی چۆتە سەریە لە نێوانیشدا دیۆکسیدی کەربۆن و مێتان زۆر مهمن بە خاطری مەسەلەی گەرما کە ئەویان بردۆتە سەرێ واتە غێزەتەکان زیادی کردو بۆ نمونە میزان یا ڕێژەی CO2 پێشتر 280 ppm بوو ینی قسمت لە میلیۆندا بەڵام هێستا ئاخرشت 413 ppm ینی زۆر زیادی کردو بەر لەوەی کە بچینە نێو قوڵایی باسەکەیەوە پێم خۆشەوە بڵێم کە ئەو گازهای گوڵخانەیی زۆر پێویستن ینی ئەو سوی تەفاهمە نەیەتە پێشێ بۆ خەڵک کە پێیان وابێ گازهای گوڵخانەیی نابێ هەبێ یاوە چییە ئەوەی کە خراپە ڕێژەیەکی هەرە زۆری ئەو گازانەیە دەنا ئەگەر گازی گوڵخانەیەکان نەبێ زەوی خۆت ناتوانانی ژیانی تێدا بکەی ینی دەرەجە حرارەت تا مینهای 18 دەرەجە دەچێت و ژیان لە زۆر بوونی نامێنێت لە زۆر بوونەوە لەبەرین دەچن کەواتە لە بیرمان بێ سەرەکی کە گازی گوڵخانەیی پێویستن ئەوە یەک مەسەلەی زۆر گرنگە دوو ئەوەی کە کێشەی ساز کردووە ئەوەی کە ڕێژەیان چۆتە سەرێ بۆ چۆتە سەرێ بە دلیلی وەی کە میزانی CO2 چۆتە سەرێ بەچی CO2 چۆتە سەرێ بەراوردێکی کە کراوانە زۆرتر ناشی لە ئەو سوتەمەنیانن کە بە ئیسلاپیان دەڵێن فوسیلی یا ئەو سوتەمەنیانەی کە مەربوط بە نەوت و گاز و زغالسەنگ و ئەوانن یا خەڵوس ئەوانە وای کردووە کە ڕێژەی بچێتە سەرێ لەلایەکی دیکەشەوە ڕێژەی مێتان چۆتە سەرەوە ئەلبەتە مێتان ڕێژەی زۆر زۆر کەمی هەیە بۆ خۆی لە جەودا زۆر لە دیۆکسیدی کەربۆن کەمترە بەڵام ئەو ڕێژەکەمە زۆر گرنگە بەو دلیلەی کە پۆتانسیێلی گەرمایەکەی واتە حرارەتێکی کە دەتوانێت ڕای بگرێت لە خۆیدا زۆر زیادە کاتێک تاو دێ بەرەو زەوی و بە تووری مەوجی ینی بڵێن بڵیندی شەپۆلەکەی کە هەیەی کە دێت کەمە ئینێرژی زۆرە کاتێک منعکیس دەبێتەوە تووری مەوجەکە کەم زۆر بۆ بەڵام ئینێرژیەکە چیە کەم بۆتەوە ینی وەک فەنەرێکی دەنەزەر بگری ئەو فەنەرە کێشا بێتەوە نێگەری کێشێەوە فەنەرەکە دەکرێتەوەی دی ئەو حاڵەتەی کەوا پڕ ئینێرژی لە دەستی دەدا نوری تاویش وایە واتێک کە دێ بۆ بەرەو عەرز بە پڕ ئینێرژی دێ دواتر دەکرێتەوە یعنی ئینێرژیەکی
کەمی دەبێت واتە توولی مۆجەکەی سرێ کەیانی چیانی دەچوارچێوەی مادونی سووردا سەرەوەی سوور دەگەڕێتەوە خۆی ئەوە باعث دەبێت کە گەرما زۆر بێت هەڵا ئەو ئەشعانە کە دێن و لە کۆرەی زەمین دەهوێت بڕاتە دەرەوە لە جەودا ئەو گازە گوڵخانەیانە پێشی دەگرن کە زۆر دەبێت ناهێڵن بڕوا لەوێدا حەبسی دەکەن کە حەبس دەبێت دەرەجە حرارەتەکە زیاد دەبێت ئەوەی کە زیادی کردو میانگینە کە تا هێستا 1.3 دەرەجە میانگین زەوی لە دوای ئینقلابی سەنعەتیەوە گەرم بووە هەتا ئێستا ئەوەش بەراوردەکە بە پێی ئەوانە بوو ڕەوەندەکە وایە کەەوە دەڕاتە زۆر زیاتر بەڵام وەکو گوتم ئەوە میانگینە لە زۆر شوۆن تا 5 دەرەجەش گەرمامان هەیە لە زۆر شوۆن سەرما زیادی کردووە لە زۆر جێگاش ئاڵوگۆڕێکی ئەوتۆ پێک نهاتوە خۆ گۆڕینی ئەو دەرەجە حرارەتە چ دەکات گۆڕینەکەی وا دەکات کە فشار ئاڵوگۆڕی بەسەردابێ ینی ئەو مولکولانە کە حرەکەتێ دەکەن ئاڵوگۆڕی بەسەردادی وەختی کە فشاری هەوا ئاڵوگۆڕی بەسەردادیە بوونی باش ئاڵوگۆڕی بەسەردادی ینی باز زیاد و کەم دەکات خۆی ئەوە باعث دەبێت کە حەجمی هەواش زیاد بکە حەجمی هەوا کە زیاد دەکات بۆی کە ئیشباع بێ ڕوتوبەتێکی زیاتری پێویستە یعنی ئەمە شتێکمان هەیە پێ دەڵێن کەمبوونی فشاری ئیشباع کەمبوونی فشاری ئیشباعەکە زۆر دەبێت کە زۆر بوو یعنی چی یعنی هەڵماوێکی زۆری دەبێت بۆی کە ئیشباع بێ هەوا هەر ئاو دەیچێشێ هەر دەیچێشێ هەر دەیچێشێ ینی بە تەبخیر یا هەڵماو زۆر زیاد دەکات ئەوە باعث دەبێت کە عەرز چی ئیشک بێت ئەو هەڵماوانە کە زیاد دەکات هەورەکان کە ساز دەبن دەڕوا پڕە لە ڕوتوبەت لە شوێنێکیدا کە توانای وی هەیە کریستاڵی یەخ ساز بێ یا سەهۆڵ لە نێو هەورەکەدا ساز بێ بە شێوەی بارانێکی زۆر قورس دەبارێت کە دەبینی سێڵاو دێ پس دوو شت ڕوو دەدا یەک لە هێندێک شۆن باعث دەبێت کە ئاوێکی زۆر لە دەست بچێ ئەوەی کە هەشە لە دەست بچێ هەمووی دەبێت هەڵماو هەر دەڕوا ینی ئیشکوی شکتر دەبێت وەکو خاوەرمیانە لە زۆر شوێنی دیکەش باران زۆر دەبارێت بارانێکی یەکجار زۆر دەبارێت بۆ نمونە لە نۆڕێژ ئەو بارانە هێندە زۆر دەبێت کە سێڵاو دێ یا بۆ نمونە لە خوارەوە لە بەنگلادێش ئەوە باعث دەبێت کە سێڵاوێکی زۆر بێت ئەو حاڵەتانە وا دەکات کە ژیانەکە تێکچێ و لەوانەیە لە داهاتوودا کۆچبەر ببینین بەڵام ئەوەی کە تۆ باست کرد دەزانی کێشەکە لێرەدایە کە دەبێت ئەمە چ بکەین کە ئەو دەرەجە حرارەتەی کەم بکەینەوە یا ڕای بگرین دەبێت ئەو سەنعەتانەی کەوا لە گازانەی استفادە دەکەن کەمی بکەینەوە یعنی کەمتر لەوانەی استفادە بکەین ئەو بەدەست چییە بەدەست ئەو شیرکەتە سەرمایەدارە گەورانەیە کە بازاریان یعنی اقتصاد و تجارەتیان بەوەی هەڵدەسوڕێت دەواقعدا ئەو کەسانی کە دێن لەو کۆڕ و کۆبوونەوانەدا بەشدار دەبن دەوڵەتەکان نمایەندەکان یا ئەو پسپۆڕە ژینگەیەکان یا ئەو خەڵکانەی کە فعالن ئەکتیویستن لە NGOکاندا کار دەکەن دێنە ئەو جۆرە جگایانە ئەوانە کار بەدەستە ئەسڵەکە نین یعنی نەدەوڵەتەکان نەخەڵکەکە بەڵکو ئەو سەرمایەدار و کارتێ لە گەورانن کە دەبێ بڕیار بدەن کە فازەکەی بگۆڕن واتە بچنە هەنگاو بنێن بۆ ئەوەی کە مەسەلەن سوختەکانیان ئاوازکەن ئەوەش کێشەی زۆر گەورەی لێ دەکەوێتەوە یعنی وا سادە نییە مەسئلەکە زۆر پیچیدەیە ناتوانین زۆر بە ئاسانی سادەی بکەینەوە بڵێن دەی باشەوە لای بنێ دەی باشەوە لای بنیە کشوەرێکی وەکو هیندستان چ بکە دەی باشەوە لای بنیە خەڵک مەسەلەن لە ئێراندا چ بکە سوتەمەنی چۆن دابین بکەن ئەوەیە کە وڵاتە زلهێزەکان کە 80% ئەو کێشەیە کە بۆ کەش و هەوا هاتووت پێشێ پلەی گەرمایی چۆتە سەریا ئەو گازە گوڵخانەیانە کە زیادی کردووە 80% یە وڵاتانن کە پێیان دەکوترێت G20 بەڵام ئەوانە یعنی وڵاتە زلهێزەی کە بە ئیسلا وڵاتهای گەورەی سەرمایەدارین حاضر نین کۆمەک بە وڵاتانە بکەن کەوا فەقیرن و کەمترین ڕێژەشیان هەبووە لەو کێشەیەدا وە زۆرترین ئاسیبیش دەبینن دەی ئەتۆ ناتەوێت کۆمەک بەوام بکەیت لەو لاشەوە ئەو شرکەتانە کەوا لەو سوتەمەنیانە کەڵک وەردەگرن و یا بڵێن ئەو شرکەتانە کەوا تجارەت بە سوتەمەنیانە دەکەن وا بەڕاحەتی نایەن هەزینەکانیان بەرنەسەرێت چون هەزینەی دەوێتی ئاڵگۆڕێکی ئاوە یا ئەوەی کە بیان هەوێت تجارەتەکان بگۆڕن خۆی ئەوانە کێشەی سەرەکیە کە ئەو جوورە کۆبوونەوانە نەیتوانی واتاکو ئەو ڕۆ بگاتە جگایەکی کە دەستکەوتیە من پێم وایە دوای ئەوەش هەرە و دەستکەوتە نابێ ینی کاپی 26 ئەگەر هەموو ئەو پەیمانانەی کە لەوێ دران ئەوەی کە
ڕێژەی مێتان 30% تا ساڵی 2030 کەم بکرێتەوە ئەو جەنگەڵەکان کولەن لە بینچوونەکەی کەم بێتەوە ئیحیای جەنگەڵ بکردرێ و تا ساڵی 2040 هێندێک شرکەتی بڵێن ماشین سازیانە بیان هەوێ نوعی سوتەمەنیەکان عوەز بکەن کولەن بیگۆڕن بیان کەنە بەرقی و تا ساڵی 2050 هێندێک وڵات CO2کیان کەم بکەنەوە هێندێک وڵات تا ساڵی 2060 کەمی بکەنەوە دوای ئەوانە یعنی ئەگەر هەموو ئەوانە جێبەجێ ببێت هەمووی بکردرێ ساڵی 2100 واتە کۆتایی قەرن 2.4 دەرەجە پیشبینی دەکردێت کە گەرم دەبێت یعنی ئیمکانی وەیکە بتوانن بیکەنە یەکونی و وجودی هەر نییە بۆ دلیلەکەی چێ ئەوەی دەڵێم و دێمەوە لای جەنابەت با زۆر یەک تەرەفەش قسە نەکەم دلیلەکەشی ئەوەیە کە بۆ ئەوەی کە بیان هەوێ مۆفەق بن دەو پرۆژانەدا دەبێت تا ساڵی 2030 50% ئەو بڕیارانەی دابوویان هەمووی جێبەجێ بکەن ئیمکانی وەی کە تا ساڵ 2030 ینی بڵێن 8 ساڵی دیکە هەموو 50% ئەو کارانە بکردێ غیری ممکنە یعنی ئەوەی کە بڕیار درابوو تا ساڵ 2050 ڕێژەی دیۆکسیدی کەربۆن بگاتە 0 50% دەوێت تا ساڵ 2030 حەزم کردێ ئەسان وڵاتان لای بەرن وڵاتێکی وەک ئەمریکا مەسەلەن کە کوێ 2050 دەیکەمە 0 ئیتحادیە ئەوروپا کوێ دەیکەمە 0 تا ساڵی 2030 دەبێت نیوەی لابر بێ جا ئەو کاتی دەتوان بکەونە ئەو دەستکەوتانی کە بتوانن تا 2 دەرەجەکە ڕایگرن کەواتە هەر بوونی نییە بۆیە ئەو مۆدێلانە دەڵێ سێناریۆکانیان داناوە دەڵێ ئەگەر جێبەجێشی بکەن نەهایەتدا 2.4 گەرم دەبێت تازە هێندێک بەدبینن وەکو من دەڵێن کە لەوانەیە بۆ 3 دەرەجە گەرمتر بێ میانگینەکەی لە زۆر شۆن تا 7 دەرەجە دەڕوە زۆر باش آخر ئەو ئاڵوگۆڕەوە ئاوای لێ هاتو خۆی لە ماوەی 200 ساڵێکا تقریبەن پێیان بڵێن وردە وای لێ هاتووە یعنی هەر ئەوەندەشی پێچێت تاکو تقریبەن بێتەوە سەر حاڵەتی ئەوەڵی کە بەو شێوەیەوە باسان کرد کە مەحاڵە وەکو ئەوەڵی دەبێتەوە دەزانی بایەکشت بەعرز کەم دیۆکسیدی کەربۆن توولی عمرێکی هەیە لە هەوادا توولی عمرەکەی باڵای 100 ساڵە هەر ئەوڕۆ ئەگەر کولی ئەو کەربوونانەی کە تەولید دەبێت هەمووی ڕابگرین 100 ساڵی دیکە ئەسەرەکەی دەبینین لە جەودا بۆی کە ئەوەی هەیە 100 ساڵی عمر هەیە ئەوەی کە هێستا لە جەودا هەیە باشە جەنگەڵ ناتوانانی ساتیرێکی ببێ مەسەلەن جەنگەڵەکان هەرەوەی کە هەبێ بۆچی بەڵام بۆ خۆی ڕێژەیەی کە دەتوانێت ئەوەی کە بڕیاریان داوە جەنگەڵەکانیشەوەش بڕیارێکی باش بوو گەت عملی بکردێ دەتوانێت بەشێکی دا جەزب بکە بەڵام چەندە ئەوەی کە هەیە میزانێکی جار زۆرە دواتریش هێندێک مەسەلەی دیکەش هەیە باوەش بڵێن دەزانی دروستە دوای ئینقلابی سەنعەتی وا هاتووە بەڵام لە نێو تاریخی زەمیندا پسپۆرەکان دانیشمەندەکان باز لەوە دەکەن کە چەندین جار تا هێستا ئاڵوگۆڕی گەورە پێکاتووە یعنی ئەوەی یەکەم جار نییە کە زەوی گەرم و سارد دەبێت زۆر پێشتریشەوە ڕووی داوە بەڵام ئەو جارە ئەوەی کە سەپت کراوە ئەوەی کە مستەنەدا دلیلەکەی ئەو گازە گوڵخانەیانەیە ینی لەوەی دلیلی دیکە نابیندرێ کە تا ئەوڕۆ علم نەیتوانیوە سابیتی کە دلیلی دیکەیە هێندێک کەس هەن کە هەم دانیشمەندیشن دانیشمەندی ئیقلیمیشن پسپۆریشن و هێندێک لە سیاست مەدارەکانی وەکو ترامپ و ئەوانش پشتیان بەوان دەبەست لەباری دیالۆگەوە کە دەیانکوت ئێمە ناتوانین بڵین کە ئەو سوختە فوسیلیانە باعیسەوە بوو پێشتریژەوە بۆ سوختی فوسیلیش نەبووە و دلایلێکی دیکەی ڕەنگە هەبێت کە ئەمە وەکو کەسانی زانستی نەمانتوانیەوە تا ئێستا کەشفی بکەین کە چییە بەڵام ئەوە لەباری علمێوە بۆ ئێمە قابلی قبول نییە بۆچی چون دلیلی دیکەمان نییە تا دلیلێکی دیکە نەبێ ئیسپاتی بکامە ناتوانین بەوە قەناعەت بکەین بەڵام ئایا ئەو وڵاتانە دەیان هەوێ ئەوە بکەن یعنی چی منزورم وڵاتەکان چیە سەرمایه‌دارەکانە ها چون سەرمایه‌دارەکانیش خۆ معلوم نییە چی هاوڵاتن فەرامیلیەتین کارتێلهای بینالملەلی کابرا ئەمریکایە شیرکەتەکەی لە چینە لە وڵاتێکی دیکەیە خۆ بۆ خۆ یعنی خۆ نازانی چێ چۆنە یعنی بەڵام چەندە دەتوانن فشار بۆوانە بێنن چەندە دەتوانن ئاڵوگۆڕی سازکەن چین هێستا بۆ خۆی جوزێ وڵاتانەیە کە بە شدەت زەوی ئالوودە کردووە لەباری گاسای گوڵخانەیەوە بەڵام لەو لاشەوە جوزی ئەو وڵاتانەیە کە زۆرترین سەرمایە گوزاری کردووە یعنی
وڵاتی چین بۆ ئینێرژی پاک وزەی خاوێن هەتا ئێستا لە هەموو دنیا زیاتری سەرمایه‌گوزاری کردووە. ئەنی ئەمە دەبێت شتەکان وەک خۆی ببینین وەو جوورەی کە هەیە. بەڵام وەکو ئەرزم کردن من خۆشببین نیم بەوەی کە بەشەر دەیکا. بڵێ پێم خۆشە بە تایبەتی بچینە سەر ئێران وەزیەتی ئێران، بەڵام هەرجارێ لەم بەشا بمێنینەوە ئێمە جەنگەڵەکان دەتوانێت یارمەتی بدات، بەڵام هەرە و کێشەی وشکساڵیە بۆ خۆی جەنگەڵ و دارستان پێویستی باوە ئەو شوێنانەیش وا وشکساڵی چۆن دەتوان جەنگەڵی مەگەر جەنگەڵی تیا بچێنن بۆ بوێ بە یارمەتی ودا بەشێک لەو کۆلدیۆکسیدەی کە جەنگەڵەکان وەری ئەگرنەوە یا بە نوعێک هەڵی ئەمژنەوە ئەوە یارمەتی بکات. دەی خۆ بۆی شەر دیسان کێشەیەکە ئەگەر بکرێ لە وڵاتێکی وەکو سوێد، ئاڵمان، نازانم سکاندیناوی ئەو شوێنانە چونکی هەم ڕێژەیە بارانبارانی زۆرە تەبعەن جەنگەڵیش دەتوانێت بەردەوام بێت، بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئافریقا ئەو کێشە زۆر بە زەحمەت دەچێتە پێشەوە. با شتێکە ئەرزکەم من ئەرز بێ خزمەتت ئەوەی کە دەکوترێت جەنگەڵەکان خۆمە بەس ئەوە نییە تۆ بچیت جەنگەڵ بچێنیەوە کارێکی زۆر غەڵەتە. هێندێک جار دەیبینم کە لە وڵاتاندا بەتایبەتی لە کوردستاندا لە باشووری ژە و کارە کرابوو یا کەسانێک پێیان وایە کە دەبێت بچی دار بچەقێنی، ئەوە غەڵەتە. ینی کێشەیەکی گەورەیە ئەوەی کە ئێمە بڵین دار بچەقێنین بۆ خۆمان، وەتا دەبێ ئێمە ئەو جەنگەڵانەی کە هەن ئیحیایان بکەینەوە. لەگەڵمی کاک نەما تەسویرەکە بووە، ینی ئیحیا بکرێتەوە، زیندوو بکرێتەوە. ینی ئەو جگای کە دارستانەکانی خۆی تەنک بوون، وەکو بۆ نمونە لە وڵاتی ئێراندا بە دارستانی زاگرۆسمان هەیە، ئەلبورزمان هەیە. لە زاگرۆس مەسەلەن نەهێڵین کاولکاری بکردێ پێشی سوتانەکە بگرین دارەکانی کە لە زاگرۆسدا هەن ئەوەی کە لەوێ هەیە بیان چێنینەوە لە نێو وێدا بۆ ئیقلیمەی. بەڵام خۆ تۆ جگایەکی کە دارستان نییە، ینی ئەو ئێکۆسیستمێکی دارستانی نییە، ئەتۆ دەچی دار دەچەقێنی، ئەوە ئەو کارایی کە دارستان هەیەی نایبیە، چون مەسیرێکی تەوالی هەیە لە گەیشتن بە ئەوجی تەکاملی ئێکۆسیستمدا کە کلایمەکسە. ئەلەو مەسیرەدا دەبێت لە ئیشکایی بڵین لە بیابانێکی یا بڵین لە جگایەکی کە جیای زۆر چووکی لێە، ئەو مەسیرە دەڕوا بە هەزاران ساڵ تا دەبێتە دارستان. یعنی خۆی تەبیعەت وان نییە خۆی یەک دەفعە لە دار لە جگایش بێت. بەشەر جاری وایە جەنگەڵی مەسنوعی لێدەدا و جەنگەڵە مەسنوعیانە کارایی باشیان نابێت، زۆرتریشی ئیشک دەبن بۆ دارستان یا جەنگەڵ باڵای 600 میلیمتری باران پێویستە بۆی کە بتوانێت بۆ خۆی بمێنێتەوە. ئەگەر بتەوێت ئاودێری بۆ بکەیت بێ من باعی ئاوت بۆی هەبێ، ئەگەر ئاودێریشی بۆ نەکەیت بێ بارانەکەت هەبێت. ئەوە کۆتۆ ئیشارەت پێکرد لە منتەقەی مەسەلەن خاوەرمیانە ئەواندا خۆ ناتوانێت تۆ لە ئیشکایدا لەو بیابان شتە جەنگەڵی بدەی ئاوەکەی بۆ لە چۆدێنی ئەوە ئیشک دەبێت، هەزینەیەکی زۆر بەفیڕۆ. لەلایەکی دیکەوە ئەو دارەی کە تۆ بۆی دێنی ئەگەر بوومی ئەوێ نەبێت، ئەگەر لەوێدا ئەو مەسیری تەوالیەی تێی نەکرد بێ و بۆ خۆی جزئێک لە ئێکۆسیستمی ئەوێ نەبێ، دەبێتە ئینڤەستیڤ، دەبێتە مهاجم، یعنی بۆ خۆی کێشەی ژینگەی گەورە ساز دەکات و زۆر غەڵەتەوە. دەبێت ئەو دارستانە نجا ئەو وڵاتانەی کە ئەو پەیمان یا ئەو تەوافقانی امزا کردووە، ئەو وڵاتانن کە 85% دارستانەکانی دنیا لەوێ. بۆ نمونە برێزیل و ئەوانن کە ئەو جەنگەڵەکانی ئامازۆنی تێدایە و هەندێک وڵاتی کە ئەندۆنیزی ئەوانن کە جەنگەڵیان هەیە. وڵاتێکی وەکو عێراق مەسەلەن بۆ نمونە یا وڵاتایەکی وەکو سووریە و ئەوانە هیچ دەورێکیان نییە بۆ ئەوە کە بیان هەوێ مەسەلەن بە دارستان میزانی CO2 کەم بکەنەوە. کەواتە دەبێت ئەو مەسئلەیە لەو وڵاتانەدا بۆ نمونە لە برێزیل کە ساڵانە جەنگەڵێکی زۆر نابود دەبێت بە عەمد ئاوریکێ بەردەدەن بۆی کە بیانکەن بە کشت و کاڵی یا بۆ شتی دیکە کەڵکی وەردەگرن، ئەوە دەبێت خەڵ بکرێتەوە. بۆ لە زاگرۆستا و جەنگەڵ سووتاندن بە هەر دەلیلێک دەبێت کۆ بکرێتەوە. لەو وڵاتانی کە جەنگەڵ هەیە ئیستفادەی بێڕەویە لە دارەکان دەکردرێ، ئەوە دەبێت کۆ بکرێتەوە. یعنی ئەو مەسیرەیە کە تعین کراوە، قسەشی لەسەر کراوە ئەوەیە.
کە بینە سەر مەوزوعی ئێران و بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئێمە ئایا ئەو وڵاتانە چنێ پایبەندە یاسەن ئەم بڕیارانەی وا لەم کۆنفرانسا یا کۆنفرانسی پاریس راوە چنێک ڕوەکە وڵاتانەی کە بەشدار نین، مەسەن بۆ نمونە وڵاتی ئێران چەند یا بێ پایبەند بێ یا نەبێت تا بە کەفی خۆی بیکایە دەوری چێکم یارانەی وا لەوێ تاوتوێکێت و وەکرێتە سەر هەموو وڵاتەکان، مەسەن ئێران ئایا بەشدار بووە یا نوێنەری بووە لەو شوێنە لە خودی ئەم کۆنفرانسی ئەخیرە؟ دەزانی ئێران لە کۆنفرانسی ئیقلیمی پاریسدا ڕئیسی سازمانی محیتی زیست یا ژینگەی ئێران ساڵ 2015 خانمی ابتکار بەشداری کرد بوو، تەوافقیشی ئیمزا کرد بوو، بەڵام کە هاتەوە ئێران لە مەجلیسی ئێران هێستاشی لەگەڵ بێ و تەوافقی پاریسە ئیمزا نەکرا و ئێران قبوڵی نەکردووە. بۆ گلاسکۆش ئێران ڕئیسی سازمانی محیتی زیست و هێندێک کەسی ناردە بوو لە کۆتاییەکانیدا و لە هیچ بڕیارێکدا بەشداری نەکرد و هیچ تاهودێکی ئیمزا نەکرد بۆ هەیئەتی ئێرانیش کە چوو ئەوێ باسی لابرنی تحریمەکانی دەکرد و دەیکوت ئەو گەماڕۆیی کە لەسەر ئێمەیە وای کردووە کە ئێمە نتوانین ژینگەکەمان بپارێزین، لە حاڵێکدا ژینگەی ئێران پێش گەمارۆکانی شەر کاول ببووە ئەو بەڕێوەبەری کە لە ئێراندا کرابوو وای کردبوو کە ئەو ژینگەیە بەرەو ئەو ئاخارەدا بڕوا، هیچ پەیوەندی بە نەگۆڕینی کەشوهەوا هەبوو نە گەمارۆکانی کە لەسەر ئێرانە. دیارە هەم گەمارۆکان هەم گۆڕینی کەشوهەوا دەتوانیە ئەو ئێکۆسیستمەی کە بەو بەڕێوەبەرەی ئاوا خراپ بووە شکەنەندەتری بکە، یعنی زیاتر ئاسب دەبینێت. بەڵام وەک ڕاستی بێ ئەو وڵاتانە زۆر بەشداری ئەو شتانە نابن، بەگشتیش وەکو عەرزم کردی خۆی کۆبوونەوەکانیش زۆرتر جارێت تا ئێستا جەمبەیەکی لوکسی هەیە هەر بۆ هەموو وڵاتانی دنیا، ینی هێستا نەگەیشتنە ئەو جگایەی کە بە شێوەیەکی ئیجرایی دەربێنن. بۆ نمونە ئێستا بۆ مەسئلەی چەک و ئەسلحە و شێت وەکو کۆشتاری جەمعی کە جەماعەتێکی زۆری پێدەکوژرێن و دەبن لە سازمانی ملل کۆنوانسیۆن هەیە و ئەگەر وڵاتێک خراپ ئەمەل بکا بەرەنگای دەبنەوە. بۆ نمونەوە ئێران لەسەر چەکی ناوەکی ئەتۆمی و ئەوە تووشی قەیرانی گەورەیان کردووە، یعنی چی؟ یعنی مێکانیزمێک هەیە بۆ بەرەنگاربوونەوە. بەڵام بۆ کاولکاریەکی کە وڵاتان دەیکەن کە ئەسەراتی یەکجار زۆر خراپی هەیە لەسەر مانەوەی زەوی، لەسەر مانەوەی وڵاتان، لەسەر مانەوەی هەموو بوونەوەرەکان، هەتا ئەوڕۆ مێکانیزمێک بۆ بەرەنگاربوونەوە نییە، فقط تەوسیەیە، دەڵێن ئەوە بکەن ئەوە مەکەن. هێندێک وڵاتیش هەن وەکو هیندستان کە زۆر سادقانە هات لەوێ کوتی ئەمە ناتوانین زوغال سنگەکە لابەرین و قبوڵیشی نەکرد، بۆ چون ئیمکانی نییە، بۆی لە جێبەجێ نابێ. زیاتر لە 60% ئینێرژەکەی بەوە تامین دەبێت. چۆنی لابەری ئەگەر وڵاتانی دیکە کۆمەکیان نەکەن بە وڵاتانە کە بیان هەوێ ئینێرژەکانیان بگۆڕن. خۆی ئەو گۆڕینانەش مەسئلەی هەیە. دواتر مەسئلەی پلاستیک هەیە، تۆ پلاستیک چی لێ دەکەیت؟ چۆن حەزمی دەکەیت؟ چۆن ئەو پلاستیکەی دێنیەوە نیە و سیستم ڕیسایکڵی دەکەیەوە؟ یعنی دە هەموو دنیادا ئەوە کێشەیەکی گەورەن، چون پلاستیکیش بۆ خۆی منشەیەکی نەوتیان هەیە، خۆ ئەوانش بەشێکی سەرەکی لە ژیانی ئینسانین، هەموو ژیانی ئێمە پلاستیکی تێدایە، یعنی هیچ شتێک نییە خۆ پلاستیکی تێدا نەبێت. دێگە بیان هەوێ مەسەلەن مەسئلەی فۆسیل و سوتەمەنی و ئەوانە کولەن وەلا بنێن دێەوەی چ لێ دەکەن. جا ئەوەیە کە هەم پیچیدەیە، هەم ڕاهکاری زۆر درێژخایانی دەبێت، هەمەوەی کە دەبێ ئەو سەرمایەدارانە بگەنە ئەو قەناعەتەی کە ئەو سەبکە کارە زەوی نابوت دەکا. دکتۆر لە ماوەی ڕابردوودا لە جوتیارانی ئیسفەهان ئاعتراضاتێکی زۆریان ڕێخست، ئەویش هۆکارەکەیەوە بوو کە هەر نەبوونی ئەو بەو شێوەی ئاعتراضەکەیشیان زۆر بەرین بوو، بە تایبەت وێنێپێرە بە ناڕەزایەتی دەربڕینێکی بەرین بەشداری کرا کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو بووەوە. ئەو وەزعیەتەوە نمونونەکەی لە ئێمە لە ئیسفەهان بین پایتر تووڕە بوون و وەزعیەتەکەوە لە چیەوە سەرچاوە گرێت؟ جارێکی پێشوو کە ئێمە بێکەوە هەر چاوپێکەوتنێکمان بوو، ئێوە ئیشارەتان پێ کرد بە غێرە مودیریەت بوونەکەی، بەڵام
چارەکە چییە؟ ینی مەسەلەکە ئەوەیە کە سەرچاوەکەی لە چیەوەیە کە ئەو مەسەڵەن منتەقەیەکی کوردستان ئەگەر لە بیرم بێتە وزارەکە پێکەوە قسەمان کرد، ئێوە باسیتان کرد کە نەوتی کوردستان لە بیجارە براوە بۆ دەوروبەری کرمان، یا مەسەلەن بەشێک لە نەوت ناببەخشە ئاوی مەسەلەن کوردستان لە بیجارەوە براوە بۆ دەوروبەری کرمان و ئەو ناوە، یا مەسەلەن ئەو کردووە دێو ئاوە لەوێ چی لە هاتووە خەڵکی اعتراضەکەن؟ دەزانی مەسئلەی ئیسفەهان مەسئلەیەکی زۆر خاصە کە دەبێ بە وردی باسی لەسەر بکردرێ کە بۆ وایە. ئیسفەهان دیارە کە ئیقلیمێکی ئیشکە و میزان و یا ڕێژەی بارانێکی کەمی هەیە. پێش ئەوەی کە تونێلی یەکەمی کوهڕەنگ لە زمانی حەمەڕەزاشادا لێ بدرێ و ئاو منتەقیل بکرێ بۆ ئیسفەهان، خەڵکەکە دەگەڵ ئەو ئیقلیمەی خۆی تەطبیقدا بوو، لەوێ ژیانی خۆی دەکرد و کشت و کاڵەکەشی بەپێی ئەو شەرایطە بوو کە حاکم بوو. بەڵام کاتێک کە ئاویان بۆ گواستراوە و سەنعەتەکانی کە ئاویان پێویستە لە ئەو حەوزەیەدا کە پێی دەڵێن حەوزەی فەلاتی مەرکەزی و لە نێوێژدا حەوزەی چکۆلەکەی کە دەبێتە حەوزەی زایندەڕوود، لەوێوە ئەو سنایعانەی وەکو زەوبی ئاسن و یا تواننەوەی ئاسن و مەسەلەی پۆڵا و ئەو سنایعی وابەستە بەوانە وە کاشی سازی وای کرد کە ئاوێکی زۆر بەرن بۆ ئەوێ. بردننی ئاو لە سەرچاوەکانی کەرخە و کارون و ئەوە لە زاگرۆسەوە دەواقعدا بۆ ئەوێ باعث بوو کە کشت و کاڵێکەش ئاڵگۆڕی بەسەردا بێ. یعنی خەڵک دەستیان پێکرد بە کشت و کاڵی جیهانێکی کە ئاوێکی زۆریان پێویستە، بۆ نمونە برنج، چەوەندەری قەند هەتا. لە لایەکی دیکەشەوە بەپی ئەو گەشە سەنعەتی کە لەوێدا هەبوو و گەشەکەش لەباری سستنێبڵەوە گەشەیەکی بەردەوام و باش نییە، خەڵکانێکی زۆر ڕوویان لەوێ کرد. هەر لەو حەوزەیەدا لە دەوروبەری بۆ نمونە چۆمی زایندەڕوود زیاتر لە 5 میلیۆن کەس دەژی. خەڵکەکان کە چوون بۆ ئەوێ یعنی مەسرەفی ئاو لەوێ دەچێتە سەرێ، سەنعەت هاتووەتەوێ لەوێ مەسرەفی ئاو بردوۆتە سەرێ، کشت و کاڵێکی سەقەت لەوێ کراوە مەسرەفی ئاوی بردوۆتە سەرێ. هەموو ئەوانە وای کرد کە لە کەمبوونەوەی ئاودا بە چەند هۆ یەکەم مەسئلەی گۆڕینی کەش و هەوا کە دارادایە، پلەی گەرمایی چوتە سەرێ وەکو باسمان کرد، هەڵماو چوتە سەرێ ئەوانە. لەو لاشەوە ئەو تەوسعی کە درا لە کشت و کاڵێکی داوایز بوون ئاوەکانی بنعەرزیش پشێشنە دەرێ. ئێستا دەبینین کە زۆر جێگا لە ئیسفەهان ڕۆ چووە، زۆر جێگای باستانی و شتیژەوە قەڵەش و شتی تێکەوتووە کە خەریکە مەسەلەن نیگەران دەبن ئەو کەسانی کە ئەو جۆرە مەسایلان بۆ مهمە. لەبەر ئەوەی کە لە بن عەرزی ئاوەکانیان کێشاوە بۆ شایی ساز بووە و خەریکە عەرزەکەش ڕۆ دەچێت. پس دەواقعدا ئاومان نییە. هێستا لە ئیسفەهان سەدی زایندەڕوود نزیک 10% ئاو تێدایە، 90% خاڵیە. دەی ئەوە چۆن دەتوانێت ئەو خەڵکەی کەوا لەوێدا حزوریان هەیە لەو حەوزەیەدا لەو ئاوەی ئیستفادە بکەن بۆ خواردنەوە، سەنعەتەکەی کە لەوێدا هەیە ئیستفادە لە ئاوەکە بکە، لەو بەریشەوە کشت و کاڵەکەش ئیستفادە بکە. وجودی نییە. لەو لاشەوە ئەگە بیان هەوێ لە زاگرۆسەوە بیگوازنەوە لەوێش ئاو نییە. یعنی هێستا شەرایطێک هاتووەتە پێشێ بەو بەڕێوەبەرێ سەقەتەی کە کردویانە، نە ئاوێک هەیە بۆیان بگوازنەوە و نە ئاوێک هەیە بیان دەنێ. خەڵکەکەش کادەتی گرتووە، مەسرفێکی یەکجار زۆری هەبووە، هەدەر ڕەوێکی یەکجار زۆری هەبوو. هێستا دەبینێ کە ئاوەکە نییە. وەختی چاندنی بنەتهۆکانە لە پاییزدا ئاویشان نییە، مەجبورن داوا دەکەن وەکو بڵێ متالبەگەرن، داوا دەکەن کە ئاویان بۆ بچێت و ئەو حاڵەتەی لێکەوتوتەوە. بەڵام ئەوە فقط مەربوط بە ئیسفەهان نییە، مەربوط بە زۆر جێگای ئێرانە. دەتوانم بڵم 100 لە 90 بۆ 80 بۆ 90 ئێران ئەو قەیرانەی هەیە و ئەو ڕۆ ئیسفەهانە سپینە جێگایەکی کە پێشتر دیتمان لە خوزستان بوو.
ئێستا مثلەن گۆلی ورمێ دەبین کەیشت بۆ لە سیستان بەلوچستان ئێمە مشکلمان هەیە لە خۆراسان مشکل هەیە زۆر جێگا تووشی مشکل بۆ ئێمە لە گورگان ڕۆچوونی عەرزیمان دیوە یعنی ئەگاوە لەسەر ڕاچاو لێ بکەین سەحنەیەکی کە ئێمە دەیبینین کاولبوون و نابودبوونی ئێرانە تا حەدێکی کە لە ئایندەدا ئێران قابلیەتی مانەوە لە دەست بدات لەوێ بۆ ژیان قابلیەتەکەی لە دەستی خەڵکەکە مەجبورە کۆچ بکات چ بکات خۆ لەوێ ناتوانێت و حکوومەتیش قەول دەدا مثلەن معاون ڕئیس جمهور دوێنێ کتبووی کە ئێمە دەستوری داوە ستادیان بۆ تشکیل داوە و وەزیری نیرو کتوێتی حەلی دەکەین چۆنی حەل دەکەن بەڕاستی ئیمکانی نییە ئەگەر بیان هەوێ دروستی هەل بکەن دەبێ جەڕاحێکی گەورە لە مەسەلەی کشت و کاڵی و لە سەنعەتەکەدا بکەن پیشەسازی باشە ئاو لەوێ نییە سەنعەتی ئاوت بۆ بردۆتە ئەوێ دەتوانی و سەنعەتی بەرەو جگای ئاو هەیە بەڵام بەداخەوە چەندانە مەسەلە هەیە یەکەم شت تەبعیزێکی کە بینی ئێتنیکەکان هەیە پیان وا بۆ کە مەسەلەن لە خەتەکانی کە ئاو هەیە ئەو ئیتنیکێکی دیکەی لێیە با ئەو سەنعەتە لەوێ نەبێ یەکەوە یەک مەسەلەی ئەمنیەتیان دەنەزەردا بۆ کویانە با لە مەرزەکانی ئێمەدا نەبێ سپەینێ دوژمن خۆ دوژمنیش ئەو ڕۆ لە درۆن و لە پەحپاد و لە ئەنواعی هێرشی سایبێری شت ئیستفادە دەکات پێویست ناکاوە لە مەرز بیا لە قوڵای وڵاتەکەتدا بێ دواتریش کە زۆر زۆر گرنگەوە لە ئێراندا مەسئلەی قودرەتی سیاسیە کە لە حەوزەی زایندە ڕوود هەم لە ناوەندە ئەمنیەکاندا هەم لە ناوەندە نیزامەکاندا هەم لە ناوەندە سیاسەکاندا باڵا دەستن یعنی کاربەدەستانی جمهوری ئیسلامی زۆربەی هەر زۆریان لە هەموو ناوەندهای اقتصادی سیاسی و نیزامی و ئەمنیەتی سەر بەو حەوزەیەن ئەوانەش بە عەقڵیەتی منطقەی خۆیان و بە قەولی خۆیان گەشە بۆ منطقەی خۆیان لە هەموو ئەو ڕانتانە ئیستفادەیان کردو کە ئەو گەشە سەقەتە لەوێ بەدی بێن کە ئەوەش نەتیجەکەیەتی کەواتە ئەگە بیان هەوێ ئاڵوگۆڕی بەسەردا بێنن دەبێ ئێرادەیەکی گەورەی دەوێ هەم بۆ خۆیان هەم بۆ خەڵک هەم عەزمێکی گەورەی دەوێ هەمەوەی کە بتوانن یارمەتی دەربن بۆ خەڵکەکە خەڵک لە ئێراندا کە تووشی کێشن بەتایبەتی ئەو وەزیرانەی کە کشت و کاڵەکانیان تووشی کێشە بۆ پێویستیان بە حیمایەت هەیە ینی لابردنی کشت و کاڵێکەش وا سادە نییە ینی ئەگەر بتەوێت کشت و کاڵی ئێران نیوە بکەیت کە ئەمە پێمان وایە کە نیوەی زیادە 2 میلیۆن کەس کە لەوێدا کار دەکەن دەبێ ئەوان ڕێگەیان بۆ دۆزیەوە ئێران ئەو سەرمایە و پوڵانەی کە لە یەمەن و لە عێراق و لە سووریە و بۆ موشک و بۆ ئەتۆم و ئەوانە خەرجی دەکات ئەگەر خەرجی ئەوانەی کردبا کە گەشەیەکی باشی هەبێ پێم وایە دەیتوانی وەکو وڵاتێکی ئوروپایی پێشکەوتوو بێ بەڵام بەداخەوە ئیدئۆلۆژی و فەلسەفەی ئومەت و فەلسەفەی سدوری ئیدئۆلۆژی و ئینقلابی ئیسلامی بۆوان لە هەموو شتێکی مهمتر بۆ و هێستاش هەر مهمترە بڵێ دکتۆر ئەگەر بمانەوێت کێشەیەکی کورت ینی حەل بکەین کێشەیەکی کورتماوە حەل بکەین کێشەی درێژماوەش تەبعا بێ لە دەستورا بێت مەسەلەن ئێستا بۆ ئەو جوتیارانەی ئیسفەهان یا زۆر شوێنی تر کێشە کورتماوەکە چییە ئایا نوعی بەرهەمهێنانە ینی بەرهەمهێنانەکان بگۆڕین بیکەین بە بەرهەمهێنانێک کە ئاوی کەمترە بێت بەرهەمهێنانێک کە ئاوی زیاترە هاوردە بکەین ئایا مەسەلەن بە چ شێوێ ئەم مەسەلە حەل بێت لە کورتماوە کە هەم ئەوەیش کە میزانی بەشێک لە بێکاری نەچێتە سەرەوە و لە لایەکی ترەوە ینی نوعێک هەر بەرهەم بێت ئەو خەڵکیش بێکار نابن تەبعا بە شتێکەوە سەرقاڵە بن کە ئاوی کەمترە بێ ینی ئاوی کەمتر پێویستە بێ ئەمە بە چ شێوەیەکە کرێکە ئەو کێشە تا ئەندازەیە حەل بێت چونکی ئەوە ئەگەر ئاوا بێت بەڕاستی وەزعیەتەکە هێزگار ئەسەفبارە زۆر زۆر خەتەرناکەوە ئەتوانین بڵێن وڵاتەکە کاول بۆ بە تەوری واقعی کێشەیەکی کە لە ماوەیەکی زۆر درێژخایاندا پێک هاتووە و بە قەولی دڵن کێشەیە کە وردە هاتوۆتە پێشێ بە کورتخایان جێبەجێ نابێ بەڵام حکوومەت ئەگەر بی هەوێ مشکلی ئەو وەرزێرانە هەڵبکا زۆر بەباشی فعلەن دەتوانێت حەقی نەکاشتیان بداتێ ینی بڵێن باز زەمینەکانیان وەکو نەوعێک لێ بە ئیجارە هەڵبگرن و پوڵیان بدەنێ بۆ ئەوەی کە دەتوانن لە کەشتی دەیمیژی استفادە بکەن کە زەمین زۆر ڕوت نەبێ
بەڵام ئەگەر بەرهەمیشی نەبوو ئەوە تا پوڵیان هەیە بۆ 1-2 ساڵان دواتر دەبێ معیشەتی جایگوزینیان بۆیان هەبێ. بۆ نمونە ئێستا ببینین لە ئیسپانیا شارێکی گوڵخانەی گەورە هەیە کە بەرهەم دێنن بەرهەمی کشتتوکاڵی هەیە هەموو وروپا دابین دەکات دەتوانن لە ئیسفاهان و لە شۆنی ئاوا کە ئاو کەمە لەو شەهرێک های گوڵخانەیی مۆدێرن ئیستفادە بکەن وەرزێڕی لەوێدا بکردرێ و ئەو وەرزێرانە بەو شێوەیە لە ئاوی کەمتری ئیستفادە بکەن لە ئیمکاناتی پێشکەوتوی ئیستفادە بکەن و بتوانن تۆلیدیشیان هەبێت. بەڵام گۆڕینی مەحسوولەکانیش باشترە لەوەی کە مەسەلەن بۆ نمونە ئێستا لەوێ برینچێ نابێ هەبێت چەوەندەر هەیە نابێ هەبێت یا مەسەلەن شت بێ بەڵام ئەوەش ناتوانیە بۆ هەمیشە چارەسەر بێت. دەزانی بەخاتی ئەوەی کە ڕێژەی مەصرفی ئاو لە کشتتوکاڵدا زۆرە لە ئێران 87 میلیارد میتری سێجێ ساڵانە ئاو لە کشتتوکاڵدا مەصرف دەبێت. ئەوە ئیستانداردەکەی حدودی 40 یعنی 40 میلیاردی ئیزافە مەصرف دەبێت. 40 میلیاردی ئیزافە حقابەی تەبیعەتە یەو تاڵاوانەیە یەو تەبیعەتەیە تۆ هەموو تێناوەتە سەر کشتتوکاڵەکەی لە کشتتوکاڵەکەش بەرهەمی باشت نییە چون تەکنۆلۆژی باشت نییە لەو بەریشەوە تەبیعەتەکەت ناوبوت کردو دێ ئەوەش دەتوانێت پێکەوە هەمبەستگیەکی مثبەتیان هەیە ینی تەبیعەت کاول دەبێت ئەسەری لەسەر کشتتوکاڵ دەبێتەوە چون ئەگە ئاو نەبێت ئاوخانەکان وەکو کوتما عەرزەکە ڕۆچ و ڕاماڵینی خۆڵ ئەوانە زۆر گرنگن. بەڵام وەکو کوتم هێستا بۆ هێستا ئەوەیە کە خەڵکەکەی کەوا تووشی قەیران بوون لە زیادەوەی کە پارە یا پوڵێکی یەکجار زۆر دەنێرێ بۆ سووریا بیدا بە خەڵکەکەی چەند ساڵێک با 5 ساڵ زمینەکانیان لێ بە ئیجارە هەڵبگرن لەو 5 ساڵەشدا تەرخ و بەرنامەیەکی باش بەپێی ئامایشی سەرزەمین و تەوانی ئێکۆلۆژیکی ئەو منتەقەیە بەرنامەڕێزی بۆ بکەن. شتێکی زۆر گرنگە بە باوەڕی من هەر وڵاتێک لە چوارچێوەی وڵاتەکەدا جایدی کارم بەوە نیە لە داهاتوودا دەبێتە چی ئێران چۆن دەبێت. بەڵام ئێستا و جغرافیای ئێران کە هەیە 6 حەوزەی ئەسلی ئاودێری هەیە ئێران. بۆ نمونە حەوزەیە کە لە زایندەڕوودە جوزێکە لە فەلاتی مرکزی مەسەڵەن حەوزەی ئاودێری وریمێمان هەیە حەوزەی ئاودێری خەلیجی فارسمان هەیە قوممان هەیە خلاص ئەو حەوزە 6 حەوزەی ئەسلی ئەو 6 حەوزە ئەسلیە دەبێت مدیریەتێکی یەکپارچیان هەبێت کە هەر حەوزەی چەندین ئوستان دەگرێتەوە یا پارێزگا. بەڵام هێستا بەڕێوەبەری ئاو بەڕێوەبەرێکی شارستانی و حەدیەکسەری ئوستانیە و ئەو بەڕێوەبەرێش بەڕێوەبەرێکی سەقەتە و قدرەتی سیاسیش کە کوتمان لەوێ لە خەتی مرکزیەکەدا زۆرە قدرەتی ئەمنیەتی قدرەتی اقتصادی وای کردووە کە حەوزەیەکی تێک دەدەن بۆ حەوزەیەکی دیکە یعنی دایانهەوێ برۆی چاکەن چاوی چۆر دەکەن. ئەوە وای کردووە کە غەڵەت بێت دەبێت مدیریەتێکی یەکپارچەی حەوزەیی هەبێ بە شێوەیەکی دروست مدیریەت بکرێ بە شێوەیەکی زانستی کێشەکان بەشێکی چارەسەر دەبێت بەشێکی دەبێت تاباوەری بچێتە سەرێ تەحمل بچێتە سەرێ بەشێکیشی تازە هیچی لەگەڵ نایە واقعیەتێکە و دەبێت وەزعیەتی جەدید قبول بکردرێ. بەڵێ بەو جۆرەوە ئەگەر بمانەوێت نەتیجەگیریەکی لێ بکەین هیچ ڕێگەیەک نییە غێرەتەوەی کۆماری ئیسلامی نەمێنێت ئەو ڕژیمە بڕوخێت و طبعا ئەو هێزەیە ئەو حکوومەتەوە دێتە جێگەی کۆماری ئیسلامی وەزیفەیەکی هێزگار قورسی لەسەرشانە هەم بۆ ئەوەی بتوانێت ژینگەی ئێران بێنێتەوە جێگەی خۆی بۆ بتوانێت خەڵکەکەی بژێنێ زۆر مەسئولیەتی گەورەی هەیە لە هەر حاڵات ئەو ڕێگانەوە وابژتان پێکرد کۆماری ئیسلامی بڕیای داوایسی بەڕێوە نەتوان نیە وایە. بەڵام مەسئلەی ئەسڵی ئەوەیە کە چەندە ئومێدمان هەبێ یا ئومیدوار بین بەوەی کە دوای کۆماری ئیسلامی دەسەڵاتدارێکی عاقڵ دانشمێحوار دەسەڵاتدارێکی دروست و ڕێکوپێک دێتە سەرکار. ئەوە زۆر گرنگە کە ئێمە حکوومەتێکیمان هەبێ کە بەپێی ئامایشی سەرزەمین یعنی ئەو لەند یوسکەیپا کە پێی دەڵێن و ئێکۆلۆجیکال پۆتەنشیل یا هەمان پۆتەنسیێلی ئێکۆلۆژیک بە کوردیەکەی بەڕاستی من نازام دەبێت چی ئەوانە لەبەر چاو بگرێت و پلان و بەرنامەی بۆ دابڕێژێ. ئەگەر
عقلیەتی جمهوری ئیسلامی بڕات و عقلیەتێکی کۆنەپەرستر لەوی بێتە گۆڕێ وڵاتەکە زۆر کاول دەبێت ئەمە دەبێت بە فکری ئەوە بین کە ئەو عقلیەتە ئەو ڕوانینە ئەوەز بیە کاولکاری کۆماری ئیسلامی لە زمانی محەممەد ڕەزاشا زۆر زیاترە زمانی محەممەد ڕەزاشا کاولکاریەکەی لە پێشتر زیاتر بووە یعنی ئەو کاولکاری کە لەسەر زمین هاتوۆتە گۆڕێ لە 100 ساڵی ئەخیردا وای کردووە کە ئێمە دەبێت تەرحێکی تازە بگەڕین ئینسانهایەک ئاقل مێتۆدێکی بەڕۆشتر و بەڕێوەبەرێکی دروستتر ئەگەر ئەوە بێ بەڵێ دەکردرێ و دەتوانین بڵین کە لاچوونی کۆماری ئیسلامی دەتوانێت کۆمەچێکی گەورە بێ بەڵام لاچوونی کۆماری ئیسلامی بە قەولی فارس دەڵێن ئەز چالێ بێ تا ئوفتادن بێ ڕەنگە ئەگەر دوای حکوومەتێکی زۆر کاولتر بێ خۆ خەڵکەکە ماڵوێرانتر بن ئەوەش بەستەجی بەوەی هەیە کە جایگوزینەکەی چ دەبێت دکتور جان ئامانجی ئەو بەرنامەیە هیوادارم بەو ئەمانەوەیە کە توانین زانیاری بە خەڵک بدەین و تا ئەندازەیە ئەگەر زیاتری ببێ دانیشی زیاتری بێەوە بزانێت خەریکەچی لە دەوروبەری ڕووەدات و بۆ ئەوەی توانێ ژیانێکی باشی بێ چه هەوڵێکدا هەوڵی و بەرنامەیە زۆر سپاس بۆ بەداریتان ئەگەر پێتان باشەیەکی تایبەتی هەیە لەم بابەتە قسەی لەسەر بکەین لە خزمەتە زۆر سپاس بۆ ئێوە بۆ بانگیشتکردنتان یەک شتیش بڵم بەنسبەت خەڵکیش بەنسبەت خۆی وەک تاک پێویستە زانیاری هەم لەبارەی ئاوەوە پێی دەڵەن دانیشی ئاو بەرێتە سەرێ هەم زانیاری ژینگەی بەرێتە سەرێ هەم وەتەنپەرستی وەکو ئەو جوغرافیایی کە تێیدا دەژی دەبێت جۆرێک بێت کە خەڵکەکە خۆی باعیز نەبێ وڵاتەکەی کاول بێ ئەو کەسانەی کە وڵات کاول دەکەن لە قاڕەی دیکەوە لە جێی دیکەوە لە کۆراتی دیکەوە نەهاتوون هەر هەڵقڵاوی نیە ئەو خەڵکەن کە دەبێ ئەمە بگەینەوە عقلیەتەی کە بۆ خۆمان وڵات پارێزی خۆمان بین بەڵێ زۆر سپاس دکتۆر مەنسووری سۆرابی ڕاوێژکەر و هەروەها زانا لە بواری ژینگەوە کە لەو بەرنامەیە بەشداریتان کرد سپاس بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەو زۆراتی کۆتایی ئەو بەرنامەیە هەتا بەرنامەیەکی تری دیالۆگ کاتوساتێکی خۆشتان بۆ بەڕێوەبردن